فڕنی برژاندنی چەرەساتە لە سلێمانی تا درەنگانێکی شەو کارمەندانی ئەم فڕنە کار دەکەن و چەرەسات ئامادە دەکەن و دەیبرژێن و دەیخەنە بازاڕەوە چونکە ئەم چەند ڕۆژە جیاواز لە ڕابردوو بەهۆی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان فرۆشیان زۆر بووە. چەرەسکڕین لە بۆنەکانە بەتایبەتی لە جەژنە هەر بۆتە عادەت یعنی سەوای لە هاتووە لە هەموو ماڵەکە بێ چەرەساتە بێ بۆ جەژن سێ ڕۆژە بێ ئێمە تقریبان زۆربەی شتەکان چلوی 2000مان لێ کردوتوانێ بە بۆنی جەژنەوانێ گاز و پێشتر بە 16,000 فرۆشتمان ئێستا کردمانە بە 14,000 هەرە باشەکەی ئەوەی کە وەسەتە کردومانە بە 12,000 بەس لە ئێستا تۆزە فستەقی ئێرانی کەمە نەقسی بازار هەیە بۆ فستەقی ئێرانی فستەق ئەمریشەکە پڕی کردوتوانێ بۆ ئێستا ئەتر عادەتەن شتەکانی تریش نرخەکانی گونجاون لە ئێستاە هەڵا بە زۆری فستق و بادەم و گازۆ بە زۆری ئەوەی بەکەڵک بێ ئەوە کڕێ زیاتر فستق و بادەم و گازۆی ئەوەشی تۆزە مام ناوەندی و خواردتر بێت تێکەڵێکە لە نۆک و لە گەنمەشامی و عەلی بابا و ئەنواع. هاوڵاتیانیش سەرایان گرتووە بۆ کڕینی چەرەسات و ئامادەکاری دەکەن بۆ جەژنی ڕەمەزان. ئامادەکاریەکەین بۆ جەژن خۆی ئەم چەرەساتە ڕۆژانە خەڵک هەموو کەسێ بەکارێنێ بەبێ بۆنەکان بەڵام لە کاتی بۆنەکانە خەڵک زیاتر بەکارێنێ لێترەوە منیش وەکوم هاوڵاتیانە هاتووم ئەوەی کە دڵم بیگرێ و حەزی لێ بکەم ئەیکردم و بۆ جەژنی ئینشەڵا بەکارێنێ ساڵێ ببوونی جەژنی ڕەمەزانی پیرۆز و قوربانی پیرۆزەمانە و دوو جەژنە ئەم شتانە دەکڕێن ئەبێ هەر بکرێت ئیتر مناڵیش دەبێت جل و مرگی بۆ بکرێتەوەمانە. کڕینی پێداویستیەکانی جەژن بە تایبەت چەرەسات لە ناو هاوڵاتیان بۆ تا کللتور هەر بۆیە لەگەڵ نزیکبوونەوەی بۆنە و یادەکان بە تایبەت جەژنەکان هاوڵاتیان دەیکڕن و ئەمە ژوای کردووە بازاڕی چەرەسات گەرم و گوڕی پێوە دیار بێت. هێمن کەمال، کورتسات نیۆز، سلێمانی.